چۆن سەمون گەیشتە عێراق؟ ناوەکەی لە چێ و هاتووە و چیرۆکەکانی پشت پەیدابوونی سەمون لە عێراق چین؟ لەگەڵمان بمێنەوە و بزانن چۆن ئەو خواردنە بەناوبانگی عێراق و کوردستان پەیدا بووە. ئەگەر لە عێراقیەک بپرسیت دەربارەی بەناوبانگترین خواردنی وڵاتەکەیان، ئەوە بێسێ و دوو یەکەم شت کە بە خەیاڵی دادێت سەمونی عێراقیە، کە لە عێراقدا جۆرێکی نانی بەناوبانگ و ناسراوە لای هەموو خێزانێک. سەمونی عێراقی چییە؟ بە شێوەیەکی نەریتی سەمون هەویرێکی سپیە و گوندکەکەی لە شێوەی بەلام بەدەستپان دەکرێتەوە. کۆتاییەکانی سوچدارن و ئەم جۆرەیان لە عێراق زۆر بەناوبانگە و پێدەوترێت سەمونی حەجەری. چەند جۆرێکی دیکەشی هەیە و بەگشتی لە ماڵەوە یاخود لە فڕنەکان دروست دەکرێت. سەمون لەگەڵ جۆرەها خواردن دەخورێت و تا بەر لە بڵاوبوونەوەی ڕێستورانت و خواردنگاکان خێزانەکان بەیانیان سەمونیان بۆ قاوەڵتی و خواردنی بەیانیان بەکاردەهێنا. بەڵام ئێستا لەگەڵ شاورمە و لەفە و فەلافل و حومس و کەباب و چەندین خواردنی دیکە لە ژەمە جیاوازەکاندا بەکاردەهێنرێت. ئەگەرچی سەمونی عێراقی ناسراوە، بەڵام لە سووریا و لوبنان و کوێت و سعودیەش ئەم جۆرە سەمونە زۆر بەکاردێت. سەمون لە چێوە هاتووە؟ بە گوێرەی ماڵپەڕەی فلاوەرز، وشەی سەمون قەرزکراوی یۆنانیە و لا وشەی پۆسۆمۆس وەرگیراوە کە وشەیەکی گشتیە بۆ نان. بە گوتەی ماریانا یەرایسمۆس کە نووسەری کتێبی 500 ساڵ خواردنی بەناوبانگی عوسمانیە و لە ساڵی 2004 بڵاوکراوەتەوە، پێدەچێت سەمون لە سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانیدا دەرکەوت بێت. هەروەها جۆرێکی هاوشێوەی هەبووە کە پێش سەدەی 18 ناسراو بوو و بە گوڵاو چاور دەکرا. لە سەدەکانی ناوەڕاست لە بەغدا نانی فڕنی خشک کە پێی دەگوترا نانی فورانی هاوشێوەی سەمونی عوسمانی بوو. پێدەچێت ئەو شێوەی ئێستا هەیەی لە سەرەتای سەدەی 20دا لەلایەن نانەوە عێراقیەکانەوە پەرەی پێدرابێت. هەندێک سەرچاوی تر باس لەوە دەکەن کە زێدی سەمون جۆرجیە کە نانێکی هاوشێوەی سەمونە و پێی دەوترێت چۆتێز کە لە خواردنی جۆرجیدا بە تەواوی هاوشێوەی سەمونە، لە ئاردی گەنم دروست دەکرێت و شێوەی بەلەمیە. سەمون چۆن گەیشتە عێراق؟ بە ئەگەرێکی زۆرەوە سەمون لە ساڵانی 1950 گەیشتە عێراق. ئەرمەنیەکانی جۆرجیا کە لە کۆتایی چلەکاندا بەرەو عێراق کۆچیان کرد، ئەم جۆرە نانەیان لەگەڵ خۆیان هێناوە و لە عێراق دروستیان کردووە. یەکەم کەس کە لە عێراق سەمونی بەرهەم هێناوە ئەرمەنیەک بووە بە ناوی سایمۆن لە ناوچەی بابول ئاغا. چیرۆکی ناوی سەمونیش هەر لە ناوی کابرای ئەرمەنیەوە هاتووە کە بە مروری زەمن گۆڕانکاری بەسەر ناوەکەیدا هاتووە. سەرەتا وتراوە سیمۆن، دواتریش کراوە بە سەمون. بەڵام ئەوەی گرنگە نزیکەی 75 ساڵە سەمون پارێزگاری لە ناوەکەی کردووە و ئێستاش بەربڵاوترین جۆری نانە لە عێراق و هەرێمی کوردستان.